بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. بینەرانی زۆر بەڕێز، سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردگارتان لێبێ. لە پرۆگرامی خۆشەویستیەوە هاتینەوە خزمەتتان بەو ئومێدەی کەوا ئینشاءالله تعالە بتوانین سوودێک بە خۆمان و بە ئێوەی بەڕێز و ئازیز بگەێنین. خۆشەویستان، بەرنامەکەمان لەبەر ئەوەی پرسیارێکی زۆری بۆ دێ سوپاس بۆ خوای پەروەردگار و دەستخۆشی لەو کەسانە دەکەین کەوا متمانەیان بە ئێمە هەیە، ڕازەکانی خۆیان، نیازەکانیان، پرسیارەکانیان ئاراستە دەکەن و پرسیارەکانیش بەڕاستی زۆر بوون لە لامان. لەبەرەوە نەمانتوانی تەوەرەکان وەکو خۆی بڕۆین، ناچار بووین لەبەر کەمی کاتەکانمان و وەرگرتنی پەیوەندیەکان لە تەوەرەی دووەمدا بەشی زۆری کاتەکانم تەرخام بکەم بۆ وەڵامی پرسیارەکانتان. بەڵام ئەم پرسیارانەی کە جەنابتان پرسیاری ورد و گرنگ دەکەن، هەروە حەزم لێن یە بەدێڕێک بەسەریاتیا بپەڕم بە ئایان بەنا، بەڵکو لە ڕوانگەی قورئان و فەرمودەکانی پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم حەز دەکەم وەڵامەکانتان بدەمەوە. یەکێ لەو پرسیارانەی کەوا چەند هەفتەیەک دیارە لەمەوە پێش بۆمان هاتووە، بەڵام ئێستا کە سەرەی هاتووە و لێرەشەوە دڵنیاتان دەکەم بە ئیزنی خوای پەروەردگار ئەوەی بەدەستی من بگا لەم بەرنامەیەوە هەموو پرسیارەکانتان لای من پارێزراوە و ئینشاءالله یەک بە یەک دێینە سەریان و پرسیاری زۆر جوان و گرنگن و پەیوەست نین هەر بە ژیانی ئێوەوە. من دڵنیام ئەو پرسیارانەی کە بەڕێزتان کردوتانە پرسیاری زۆربەی بینەرانە و لە دڵی زۆربەی خەڵکیدا هەیە. پرسیاری ئەم جارەمان کە وڵامی دەدەمەوە خاتونێکی بەڕێز خوشکێکم نووسیوێتی: مامۆستا، من کچێکم، تەمەنم 26 ساڵە، 7 ساڵە دوعا دەکەم کە خوای پەروەردگار ئیشێکی گونجاوم بەنسیب بکە، بەڵام تا ئێستا نەمتوانیوە بچمە سەر کارێک کەوا سوودمەند بم و بژێوی ژیانم دابین بێ. زۆرجار دەکەومە گومانەوە، ئایا نوێژەکانم، عیبادەت و تاعەتەکانم دروستە؟ ئایا من ئەو هەموو دوعا دەکەم دەنگم بە ئەڵڵا دەگا سوبحانه وتعالە؟ بەڕێزان، ئەم پرسیارە لە تەوەرەکانی پێشوشدا لە ڕێی تەلەفۆنیشەوە ئەم پرسیارم لێکرا. ئەم خاتونە بەڕێزەم، کچە بەڕێزەم، باسی ئەوەی کردووە لە تەمەنی 19 ساڵیەوە کە ئێستا 26 ساڵ بێ، 7 ساڵە لە 19 ساڵیەوە عەوداڵی ئیشێکە بۆ بژێوی ژیان. کەسانی تر لە تەوەرەکانی پێشوودا بە پەیوەندی تەلەفۆنی پەیوەندیان پێوە کردین و دیارە ئەوان مەبەستی دوعاکانیان کە چەند ساڵێکە دوعا دەکەن بۆ مەبەستی ئیشکردن نییە، هەیە مەبەستی زەواجە، هەیە چەند ساڵێکە دوعا دەکا و خوای پەروەردگار لە کرێچێتی ڕزگاری بکا و ببێتە خاوەنی خانووی خۆی، هەیە دەیەوێت بگات بە دڵخوازەکەی و کە ڕێگرێک لە بەردەمیا دروست بووە. ئەم پرسیارە کە پرسیاری ئەم خاتونە بەڕێزەیە، پرسیاری زۆربەی بینەرانیشە: بۆچی دوعام گیرا نابێ؟ سەرەتا بەم خوشکە بەڕێزە دەڵێم کە خاوەنی پرسیارەکە بوو. یەکەمیان: بەڕێزم، تۆ کچی، ئەگەر باوکت لە ژیاندایە، نەفەقەی تۆ، بژێوی ژیانت لە خواردن، لە جلوبەرێک، لە شوێنی مانەوەت، لە پێداویستیە بنچینەیەکانی ژیانت، خوای پەروەردگار باوک ئەگەر ساغ و سەلامەت بێ، نەخۆش نەبێ، تێر و تەسەلیەک لە ماڵەکەدا دیار بێ، واجبە کە کچەکەی وەکو گوڵ بەخێو بکە. یەکێ لەو ڕێزانەی کە خوای پەروەردگار لە ئیسلامدا لە ئافرەتی گرتووە، بەس ئەوە لە دینی ئیسلامدا دەست دەکەوێ. کچ معەزەز مکەڕەم بەخێو دەکرێت لەلایەن باوکەوە، هەموو پێداویستیە بنچینەیەکانی ژیانی سەردەم بە پێی توانای باوکەکە و ئیرادە و قودرەتی ماڵی ئەو ماڵە دەبێ بۆی جێبەجێ بکرێ. حتا بە ئەمانەتەوە دەیداتە دەستی پیاوێک بە نیکاحی شەرعی و دەبێتە هاوسەری ئەو کاتەش کە بوو بە هاوسەر، بوو بە ژن، دەبێت مێردەکەی وەکو گوڵ بەخێویکە بە ئەندازەی ئەو مادەی کە لە ماڵەکەدا هەیە و لەبەر دەستیایەتی. کەواتە تۆ ئەگە باوکت ماوە و باوکت ساغ و سەلامەتە، ضرور نییە ئەوەندە بیر لە ئیشکردن بکەیتەوە، چونکە نەفەقەت لەسەر باوکت واجبە. بەڵام ئێمە لە پرسیارەکەی تۆدا ئەگەری دووەمیش وەرگرین. ئەگەری دووەم ئەوەیە جەنابەت باوکت نەمابێ، ئەگەر نەماوە خوا لێی خۆش بێ. ئەگە باوکت ماوە لەوە ئەچێ باوکت نەخۆش بێ، باوکت بە ساڵا چوو بێ، باوکت موچەخۆرێکی ئەم حکومەتە بێ بە 2 مانگ موچەی وەرنەگرت بێ، یان موچەکەی خانەنشینێکی زۆر کەم بێ، ئالەم کاتەدا تۆی خانمی بەڕێز و گوڵی ماڵ کچان ئاوەدانکەرەوەی ماڵەکانن.
خۆزگە ئەم گڵۆپە جوانە ئەم ڕووناکیە هەر لە ناو ماڵەکاندا بوویایە بەڵام ئەو کچە بە ڕێزەی کە هەست بە مەسئولیەتی سەرشانی دەکا بەرامبەر بە باوکە هەژارەکەی بەرامبەر بە باوکە نەخۆشەکەی بەرامبەر بە کەم ئەندامی باوکی خاوەن پێداویستی باوکی هەست دەکا باوکی موچەکەی کەمە یان برایەک دوو برایی نییە کە کەسابەتێکی باش بکەن یان جاری وا هەیە برایان هەیە بچووکن خەریکی خوێندنن کچەکان گەورەترن ئەم کۆمەڵگای ئێمە ئەمانەی هەموو تێدایە ئەم کچە بەڕێزە لەم کاتەدا ئاساییە ئەگە بڕواتە دەرەوەی ماڵ بۆ کارکردن بۆ کەسابەتێک بەم مەرجانە یەکەمیان ئەو کار و کەسابەتە لە ڕووی جەستەییەوە لەگەڵ ئافرەتا بگونجێ چونکە جەستەی ئافرەت تەحمولی هەندێ شت ناکە لەوانەیە 1-2 ساڵ بتوانە کار بکە بەڵام دواتر تووشی نەخۆشیێتی درێژخایانی وا بێ هەموو تەمەنی لەدەستدا یان لەوە چێکارێکی ئەوەندە قورس بکە پاشان کە شووی کرد دایکایەتی لەدەستدا و نەتوانێت بێتە دایکی منداڵ بۆیە ئیسلام کاتێک کە دەفەرمێ ماڵەوە بێتەوە باشترە هەموو مەسلحەتەکانی داهاتووی ئافرەتی کردووە نەکەری ئێستای بۆیە دەبێت ئەو ئیشەی کە جەنابەت ئەگە یەکەم بۆی دەچێت دەرەوە لە ڕووی جەستەتەوە زەرەد لێ نەدا دووەمیان لە ڕووی دین و ئیمانەوە دەبێت ئەو ئیشە حەڵاڵ بێ واتە کچێکی بەڕێز مافی ئەوەی نییە بچێت لە نادیەکە لە شوێنێکی قومارخانەدا لە شوێنێکی سەماخانەدا لە شوێنێکی ئەو شتانەی کەوا ئەم نێرگە لە خانە و کافتریای ناوە نازام چی ناوە ئافرەتێ بڕوا بۆ کۆمەڵە خەڵک جاژن بن یان پیا و کوڕ و کچ بن بڕوا نێرگەلایان بۆ دانێ ئەوانەوانە کە لە دینە حرامن نابێت ئەم کەسابەتەکە ئەم کچەتیا بەشدارە لە ڕووی دینەکەیەوە قەدەغەکراو بێ سێمیان پێویستە لەگەڵ ئابڕوو و ڕێز و حرمەتی ئەم کچەدا بگونجێ بەڕێزان زۆر بە ڕاشکاوی دێڵێم ڕۆژانە جار هەیە خەمبار دەبم دڵنیاتان دەکەمەوە بە ئەندازەی ڕێز و حرمەتی کچەکانی خۆم حەز دەکەم کچەکانی هەموو خەڵکیش ئاوا ڕێزدار بن ئاوا پارێزراو بن ئاوا حرمەتیان پارێزراو بێ بەڵام دڵنیاتان دەکەم زۆر جا دەچمە مارکێتێک سۆپەرمارکێتێکەوە مۆڵێکەوە تەماشا دەکەی کچێکی گەنج و جوان دانیشتۆ فەقیرە لە شوێنێکە ئیشەکەی ئەوەیە بۆ بژێوی ژیانی ئەوە چۆتەوێ بەڵام سەیەکەی لە ناو کۆمەڵێک کوڕایە کۆمەڵە کوڕی هەرزەکار کە ئەوانش ناڵم خەڵکی خراپن بەڵام برایان تەمەنەکەیان وایە کۆمەڵە کوڕی هەرزەکار یەک دانە کچ فەقیرە لە ناویاندا ئاخر پێداویستی دەستنوێژی دەبێت ئاخر خۆگۆڕینی دەبێت دانیشتن و هەڵسوکەوتی کچ لەگەڵ کوڕا زۆری فەرقا کچێک لە ناو کۆمەڵە کوڕا کۆمەڵە چاو لەسەری وەڵڵەهی بەڕاستیەوە حیا و حرمەت پارێزراوی نییە ناڵم نەکرێ بەڵام جاری وایە مارکێتی گەورەم بینیوە دوو کاشێری هەیە بۆی کە پارەکان وەرگرن لە خەڵک باشە بۆ بەشی ئافرەتان و پیاوان جیا نەکرێتەوە بۆ ئەم ئافرەتە هەر تەعامل لەگەڵ ئافرەتانانەکە بۆ لەگەڵ کوڕ و پیاوی شابیکە بۆ کوڕێک لەگەڵ ئافرەتانە بیکە بەشی کوڕان جیابێ بەشی پیاوان بەشی ئافرەتان لە مارکێتەکاندا ومێدەمارم ئەوە بکرێتە بابەتێکی گرنگ بەڵام ئەگەر زانی تەنها کچەکەت دەنێری لێ ناو 6-7 کوڕا لە مارکێتێکە لە کۆگایەکە لە مەغزانێکە ئیش دەکەن بەڕاستی ئەوە ئەو کچە زۆر ناڕەحەت دەکا و ئەگەر کچێکی زۆر دامەزراوی بە ئیمانی بە ڕەوشتی پەروەردەی جوانی ماڵەوە نەبێ لەو بڕوایدام لە ئاخری لەسەریشی قەرزار ببیەوە بۆیە بەڕێزم تۆوەکو کچێک ئەگەر هەوڵی خۆتت داوە دوای ئەوەی عەرزم کردی باوکت نەخۆشە یان باوکت هەر نییە یان هەژاریتان لە ماڵەوە پێوە دیارە یان براکانت گەورەنین و بچووکن و پێویستی مەکتەب و ئەوانیان هەیە تۆوەکو خاتونێک لێ لەش ساغ لێ بڕۆ کار بکە بەڵام بەستێ نەزیک کە باسم کرد ئێستا بێنە سەرەوەی کە پرسیارەکەی تۆ دەڵێ من ئیشەکەم دەست ناکەوێت واتە احتیمالی ئیشت دەستکەوتێ بەڵام ئەو ئیشە نەبووە کە دڵی تۆ بیخوازێ یان مرتاح بی یان ئەو بڕەمادەیەت دەستکەوێت کە پێداویستیەکانی ژیانی خۆت و هاوکاری بنەماڵەکەتی پێدابینکەی بەڕێزم لەم کاتانەدا ئەبێ ئاگادار بی یەکەم شت شەیطان گومان نەخاتە دڵتەوە ئاگادار بە ئەمە خێری پێوەیە ئەگەر ئەو ئیشەی چووی بە دڵ ئاواتت خواست هەموو کارەکانی خۆت جێبەجێ کرد بەڵام بە نسیب نەبوو لەم کاتەدا دڵنیا بە خێری پێوەیە خوا تۆی لە بەڵایەک لاداوە کچی شیرینم لەوە ئەچێت چوو بوویتایە ئەو شوێنە و کارت بکردایە تووشی زەرەرێکی گەورە بوویتایە تووشی بەڵایەک بوویتایە لە ڕێگەی هاتوو چۆدا تووشی ڕووداوێک بوویتایە خوای پەروەردگار تۆی لە بەڵایەکی گەورە لاداوە من و تۆ نازانین بەڵام الله سبحانه وتعالى ڕەحمی پێکردووی کە کارەکەت بەنسیب نەبووە ئەمە یەکەم دووەمیان خۆت ترست لە ژیان هەیە ئەم ژیانە یەک عادەتی هەیە وەکو ئەشکەوتێک وایە کە قسە دەکەی هەمان شتت دێدەداتەوە کە تۆ کردوتە هەر کارێک ترسای وتت نابێ دڵنیات دەکەم لە کۆتاییە کە نابێ
بۆیە گەشببین بە کارت دەست دەکەوێت. زۆر جار ئەزمموی ژیان ئەوەی نیشانی منیش و جەنابیشتان داوە بەڕێزان. دوو کەس یەکیان زۆر گەشببینە بەیانی هەڵدەستەیە کاری خۆی دەزانێت بەرەو ئیشێک دەڕوە ئامانجێکی هەیە زۆر نوێژی کردووە دوعای کردووە بیسمیلای کردووە ئەوەندە بە گەشببینانە دەڕوە یەقینی هەیە کە دەبێت باوەڕکە زۆر بە ئاسانی ئیشەکەی بۆ دەکرێت. ئەوەی تریشیان ڕاستە ناوی خۆی هێناوە دەست نوێژی هەبوو نوێژی بەیانیشی کردو دوعاشی کردو بەڵام ئەوەندە ڕەشببینانە بیر دەکاتەوە لە ژیان هەل لە ماڵەوە یەقینی هەیە کە ئیشی دەست ناکەوێت. دەنگەکەت بوا ئاڕاستەی ژیان کرد کە من ئەمڕۆ ئیشم دەست ناکەوێت ئەچمە فڵان کۆمپانیا دڵنیام وەرم ناگرن ئەچمە فڵان شوێن دڵنیام وەڵامم نادەنەوە. بەڕێزان ئالم کاتانەدا چونکە تۆ گەشببینی دڵنیا بە ئیشت دەست ناکەوێت. بۆیە خوشکی بەڕێزم تۆ لە ئەنجامی ئەوەی حەوت ساڵ تەمەنێکە ژیانێکی زۆرە تۆ گەڕاوی بەدووی ئیشێکە کە دەستن نەکەوتەوە مەڕەمە پرسیاری دەیان خەڵکی تریش بێ ئاواتەکە نەهاتە جێت ڕەشببینی خەریکە لە پرسیارەکە تا دیارە کە بەسەر ژیان تازاڵ دەبێت. بۆیە ئەو لاپەڕێ فرێدە گەشببین بە ژیان ئەگەر گەشببین نەبی تیا دەچی دەڵی نوێژەکانم قبوڵن بەڵێ بە دڵنیاییەوە نوێژەکە مەرجە شەریعەکانی خۆی تێدا بێ پەیوەندی بەوە نیە تۆ ئیشت دەستکەوتۆیان نا ئەوە معنای نیە خوا نوێژەکانی قبوڵ نەکردو بۆیە کە کەسابەتت دەست نەکەوتووە. ئایا دوعاکانم دەگا بە ئەڵڵاه هیچ گومانن نەبێت تۆ ئیمانداری خوای پەروەردگار لە نەسی قورئانە لە سوورەتی غافرە ئاەتی 60 دەفەرمێ وقال ربكم ادعوني استجب لكم. خوای پەروەردگار دەفەرمێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم بڵێ وقال ربكم پەروەردگارتان خۆی فەرموویەت ئێمە قسای خوایە وعدی خوایە ادعوني استجب لكم ئێوە دوعا بکەن لێم بپاڕێنەوە داخوازیم لێ بکەن با بێن بەدەنگتانەوە تۆ دوعا بکە و وڵامەکەی لەسەر من. خوا لە سوورەتی البەقەرە ئاەتی 186 دەفەرمێ ئوجیب دعوة الداعی إذا دعانی من بەڵێنم داوە هەر کەسێک هاوارم لێ بکە بڵێ یا ئەڵڵا بێ بە هاوارمەوە خوای گیان ئەو ئیشەم بۆ بکەی دەفەرمێ ئوجیب و بەڵێن بێ وڵامی دەدەمەوە بەمەرجێک. بەڕێزان ئەمە زۆر بە دیقەت وەرگرن فەلیەستەجیبوا لی وەلیؤمنوا بی یعنی خوا حەزی بە چ کارێک کرد بیکە خۆشت حەزت بە چی کرد داوای بکە. ئەمە لەناو چوارچێوەیەک بگرن و بەردەوام بیهێنە بەر چاول لە کاتی دوعاکردنە. فەلیەستەجیبوا لی تۆ بزانە خوا داوای چی کردووە ئەوەی لە شەریعەتی ئیسلامە داوا کراوە تۆ بە فەرمانەکانی خوا جێبەجێ بکە ئەوەی خوا حەزی لێبوو جێبەجێ بکە وەلیؤمنوا بی ئیمانیشت وا بێ ئەم ئەرز و ئاسمانە هیچی زەڕەیەک کەمتر لە زەڕەیەکی بەبێ وست و ڕەحمەت و ئیرادەی ئەڵڵا سوبحانەه وتەعالە ناجوڵێ. دەرگای خەزێنەکانی خوا هەمووی کراوەتەوە هیچ شتێک بۆ خوا مستەحیل نییە خوا کە فەرمووی ببا یەکسەر دەبێ وەلیؤمنوا بی ئیمان بەدەسەڵاتی خوا بێ یەقینت هەبێت تۆش حەز دەکەیت چی داوا لە خوا بکە بیکە بەڵام بەو مەرجەی فەلیەستەجیبوا لی تۆش وڵامی خوا دابێتەوە. بەڵام بەڕێزان وڵامی خوا بۆ بەندەکانی هەر یەک شێوەی نییە مەرج نییە ئەوەی داواکار داوای دەکات ڕێک خوا ئەوەت بۆ بکە. ئەمەش لە حەدیثی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم وەردەگرین کە ئیمامی بوخاری لە صحیح ئەدەب المفرەدا هێناوێتی ما من مسلم يدعو بدعوة ليس فيها إثم ولا قطيعة رحم إلا أعطاه الله بها إحدى ثلاث. هەر مسلمانێک هەر کچێک هەر کوڕێک ژنێک پیاوێک بە تەمەنێک گەنجێک يدعو بدعوة دێک دوعا بکە یەک ئاواتی لە دڵایە و دڵە خوای گیان ئەو ئاواتەم بێنێجێ خوای ئەو کارم بەنسیب بێ خوای پەروەردگار ئەمیشەم بەنسیب بێ خوای ئەو بڕەپارەم بۆ بنێری خوای بەدڵ خوازم بگەێنی ليس فيها إثم بەمەرجێک گوناهی تێدا نەبێ واتە ئەوەی کە تۆ داوای دەکەی حرامێک نەبێ ولا قطيعة رحم هەروەها پچڕاندنی سیلەی ڕەحم نەبێ کەسێک دوعا نەکە بڵێ یا ڕەبی خوای پەروەردگار ئەو برا مسلمانم ئەو کەسابەتەی لە دەستێ بۆ من بێ یا ڕەبی فڵان کەس بەدبەخت بێ بۆی من خۆش بەخت بم ئەوە نەبێ إلا أعطاه الله بها إحدى ثلاث يقينتان هەبێ إلا دڵنیا بە مەفەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم نعوذ بالله چۆن ئینسان گومانی لە قسەی پێغەمبەر دەبێت صلی الله عليه وسلم أعطاه الله بها إحدى ثلاث بەو دوعای خوا سێ شت دەداتێ یەکێ لەم سێیانە دەداتێ إما أن تعجل له دعوته یان پەروەردگار دەست بەجێ وەڵامت دەداتەوە واللهی خۆمان بینی ومانە
دوعای وا هەیە دەست بەجێ لە ماوەی سعاتێکە لە ماوەی یەک ڕۆژ و شەوە ئەیبینی خوا وەریگرت. دوو وئیما ئەن یودەخیرەها لەه فی الآخرە، یان پەروەردگار ئەم داوایەت هەڵدەگرێت یەقینت هەبێ بۆ تۆ لە دنیادا باش نییە، بەڵام ئەو هەموو پاڕانەوەیە کە لە خوا پاڕێەوە بە فیڕۆ چوون نە، ئەمە خوا لە قیامەتە هەرچی داوات کردە لە دنیا نەیدایتە بە کەڵکن نەدەهات لە قیامەتە پێت دەبەخشێ. سێمیان وئیما ئەن یەصرف عنه من السوء مثلها، بە ئەندازەی ئەوەی تۆ داوات کردووە یا ڕەبی خوای گەورە کارێکم دەستکەوێ مانگی ملیۆنە دینارم دەستکەوێ، سبحان الله کارەکەت دەست نەکەوت و ملیۆنە دینارەکەت دەست نەکەوت، ئەی ئەم هەموو دوعایانە خوا تۆ دوعاکان وەرنەگرتووم، خوا دەفەرمێ یەقینت هەبێ وەرم گرتووە بە ئەندازەی مانگی 1 ملیۆن دینار من بەڵام لە تۆ لاداوە، تووشی کارە ساتێک دەبووی، تووشی نەخۆشیەک دەبووی، لە ساڵێکە 12 ملیۆن دینارت پەیدا دەکرد، دەفتەرە دۆلارت پەیدا دەکرد، بڕوا بێت لە یەک نەخۆشی لە یەک ڕووداوی هاتوچۆدا هەر هەموو دادەنایەوە. من یەقینه الله سبحانه وتعالى دەمان بینێ تۆ ئەم بەڵایان لەبەر دەما بوو، کارەکەش بۆ تۆ نەدەگونجا، بەڵام ئەی دوعاکان لە ئەنجامە ڕەت نەکراونەوە، خوا دوعای تۆی بەڕێزی بیستووە ئیمانداری ڕەت نەکردوێتەوە، قەت ڕستێک ئەوە بەرزکرایەوە بۆ لای خوا دڵنیە بەخوا ڕەتی ناکاتەوە، بە ئەندازەی ئەو 12 ملیۆنی لە ساڵەکە دەستت دەکەوت، خوا ئەوەندە بەڵای لەسەر لە نەخۆشی و ناخۆشی و موسیبەت لەسەر تۆ لاداوە. بۆیە با بەدڵ دوعا بکەین. کاتەکەمان لە تەوەری یەکەمە تەواو بوو، ئینشاءالله دوای ناوبڕدەینەوە خزمەتان، چاوەڕێی تەلەفۆنەکانی جەنابتانین، بەویست و ڕەحمەتی خوای گەورە بەردەوام دەبین لەسەر بەرنامەکەمان. بسم الله الرحمن الرحیم. دووبارە سڵاوتان لێبێ بینەرانی بەڕێز، هاتینەوە خزمەتان لە پرۆگرامی خۆشەویستیدا وڵامی پرسیارێکماندایەوە کە پرسیاری خوشکێک بوو، باسمان کرد لە تەوەرەی یەکەمدا، گەیشتینە سەرەوەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مژدەیەکی زۆر گەورە و خۆشی پێداین، فەرمووی هەرگیز ناومێد مەبن لە قبوڵبوونی دوعاکانتان. بەڕێزان ئێستا لەسەر ئەو ژمارانی کە لەسەر شاشەکە نووسراوە هەر کەسێ پرسیارێکی گونجاوی هەبوو ئێستا لە خزمەتیین. بەڵێ با فەرمێ پەیوەند خوشکە ڤیان با فەرمێ لە خزمەتیە. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. خوشكي بريزم. ماما استعملت صلاة يعني واصل مخنجن هنا استأنا يبقى أدادية بخينا جاء الزور يعني الزور أو مع يعني دوجل من يبكرين خوشكي من دادا فيان لبولي شن وازت هنا وقناغي شن وازت هنا بولي متوسطي يعني بولي نفاق الدواء أما يبرم أدادية بخينا يعني نوت تەواو کردوێتەوە لە دەوە دەست پێ بکەیتەوە. والله پۆلی نۆت تەواو کردووە قۆناغی بنەڕەتی، ئێستا یەک تا نۆ پێڵەن قۆناغی بنەڕەتی، ئەتەوێت ئەمجا بچێت دەی ئامادەی بەڵێ بەسەر چاو 2 ساڵ وازت هێناوە بەڵێ بەسەر چاو يعني من الزور بيكون يعني لو بيني يعني هسه يعني بدون بخير ما تسأتي بس زور بالسنة أم بدون سنة بيت بەسەر چاو. ئێستا خوشکە ڤیان قسەی لەسەر دەکەم، زۆر پرسیارێکی جوانە بەسەر چاوان. ما متدرس أزيت من دايما دعاء خير ما بوقتها. خوا بە دوعای ساڵحام بێ خوشکی بەڕێزمی، ئەوش دوعای خێرمەوە بکەن ئینشاءالله خێر بێتە ڕێگەی هەموو لایەکمان. سواز بۆ بەڕێزت، سواز بۆ تەلەفۆنەکە و پەیوەندێکت، خۆی گەورە ئاگای لێتان بێ. خوا لەگەڵ بێ خوشکی بەڕێزم. بەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هانی داین فەرمووی بەردەوام دوعا بکەن، ئەو دوعانەتان ڕەت نابێتەوە، یان دەست بەجێ گیرا دەبێ ئەگەر مەسلحەتی ئێستا و داهاتوو هەنی تێدا بێ، یان خوای پەروەردگار ئەوەی داوات کردووە ئەو نیەتەی لە ناو دڵتا بووە، ئەو حەز و ئارەز زۆرەی بۆ کارێک بۆ شتێک هەبووە، واللهی قیامەتی نەبڕاوە هەیە، بەهەشت هەیە، خوا لەوێدا پێت دەبەخشێ. سێمیان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی دڵنیا بە دوعاکان ڕەت نەکراوەتەوە، پەروەردگار بە ئەندازەی ئەوەی تۆ داوات کردووە لە بەڵاو موسیبەت تۆی لاداوە. بەڵام بەڕێزان مەرجیش نییە خێری بەندە لەوەدا بێ کە داوای دەکات، داوای چی بکەی خوا ئەوەت بۆ جێبەجێ بکە. واللهی جار هەیە ئەوە خێری بۆ تۆ پێوە نییە. لە سوورەتی ئەلبەقەرە ئاەتی 266 خوای پەروەردگار دەفەرمێ وعسى أن تكرهوا شيئا وهو خير لكم وعسى أن تحبوا شيئا وهو شر لكم والله يعلم وأنتم لا تعلمون. ئەفەرمێ دڵنیابن نزیکە زۆر شت هەیە کە ئێوە حەستان پێی نییە، بەڕاستی دڵتان پێی تەنگ دەبێ، بەڕاستی هەست بە ناومێدبوون دەکەن،
بەڵام وەهوە خەیڕ لەکم ئەوە چاکترە بۆ ئێوە. تۆ ئاواتت ئەوە بۆ ئیشێکت دەستکەی لە فڵان شوێنە، ئاواتت ئەوە بۆ لە فڵان کۆلێژ وەرگیری، ئاواتت ئەوە بۆ هاوسەری گیری لەگەڵ فڵان کەسا بکەیت. کاتێک کە نەگونجاو بە نسیبت نەبووە ئای چەند دڵتەنگ بووی، بەڵام خوای پەروەردگار دەفەرمێ قەت ڕەش بین مەبە، ئەوە نزیکە خێری گەورەی بۆ تۆ تێدا بێ. وعسى أن تحبوا بەڵێ پەیوەندێکمان لەگەڵای با فەرمێ خوشکە ژاڵە فەرموو ژاڵە خان فەرموو بەڵێ فەرموو خوشکە سڵاوی خوا لێبێ خوشکی بەڕێزم. تۆزە دەنگەکەت وازیح هەنێ ئەگەر تۆزە تەلەڤیزۆنەکەت کەسکی پرسیارەکانم باشتر گوێ لێ بێ فەرموو پرسیارەکان بکە بەسەر چاو. بله ممكن من باب مجدية كمان بالعمل زي كان بكون إنه أو كاتية هاد أجر باب معروض بيها ممكن شمان أجر وجه سبتنداج بأم خيري له رقم بس ممكن شمان كم راسي بداية كان وده كاسي صالة مجدية زي هناك وسكين شمان هم بدي كم بەڵێ ئێستا هەموو پێنجشەمەیەک ئەو ئیمکانیەتن نیە دارەیەکە ڕێگەت پێ نادا. بەڵێ ئەوە جای ناکەوتە پێنجشەمانیان لەبیر دەستان مانگەچ پێدەچیان بەحەقی چتە خێرەکەی دەکەمەوە گوتم ئەو سندەم خواردیان لە کاسی تاژۆشتووە ئەو قسەم کردێ دەبێت گوناحدار نەبم یان لەو من بەسەر چاو خوشکە ژاڵە ئینشەڵا وەڵامێکی گونجاو و پێویستە دەدەمەوە لەسەر ئەو بابەتە. دي مامتا قلت ما دي لبوتها ونفسي بخومات بخيني بەسەر چاو ئەویشت وڵام دەدەمەوە پرسیارێکی جوانە بەسەر چاو. خوش گەلێک مامن مادە مامتا سپاس بۆ خوشکی بەڕێزم ژاڵەخان خوال لەگەڵ بێدا دەگەن. خوشکە تەلار فەرموو. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته خوشکی بەڕێزم. دەست خۆشی بەرنامەی لێ دەکەم مامۆستا. خوا لە ڕازی بیا خوا دەستی جەنابیشتان خۆش بێ. زۆر سپاس دەکەم. مامۆستا یەک پرسیارم هەیە. بەڵێ. مامۆستا هیچ دوعایەک هەیە لۆ پرس هەروەرین ئەوانەی ها پرسیان هەردەوەری ببەردەوامی هیچ دوعایەک دیاری کراو هەیە؟ بەسەر چاو وەڵامی ئەوەش دەدەمەوە ئینشاءالله. مامۆستا ئەگەر هیچ دوعایەک دیاری کراو هەیەن ئاەتێک لەسەران حەدیث ئینشاءالله ئەوە یعنی دوسێ جار بیرەوە و بینووسینەوە لە لای خۆمان. ئەو دوعا تایبەتە نیە بەڵام من وەڵامێکی قەناعەت پێکەر بۆ پرس هەڵوەرینی جەنابەت یان هەر بە ڕێزێشکە دەدەمەوە بەسەر چاو لە تەوە سێ جار تکراریکەوە و بی لە لای خۆم بینووسمەوە باش من دڵنیات دەکەم نە ئاەتێک نە فەرمودەیەک نییە دوعایەک بخوێنی پرچت هەڵنەوەرێ بەڵام بە حرمەتی پرسیارەکەی جەنابەت وەڵامێکی زانستی جوانت دەدەمەوە لەسەر پرس هەڵوەرین. ئەینە چاوەڕێ ئەوە مەکەوە ڕەخەو قەڵەم حازرکەی من دوعایەکەت پێ بڵێم بیخوێنی پرچت هەڵنەوەرێ باشە دادەگیان. بەرێ مامۆستا پرسیارێکم هەیە مامۆستا لە کاتی نان خواردن کە دەرێ لە پێشەوە قاپەکە دەستکەکە چه حکمەتە تێدایە؟ بەڵێ پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ هەموو کاروباری هەر پرسیارەکەت ڕاستەوخۆ جواب دەدەمەوە ئەتەکێتی بۆ داناوین دەفەرمێ کولی بیەمینیک بەدەستی ڕاستت بخۆ و مما یەلیکە لە بەردەمی خۆتەوە بخۆ. يعني ئەتەکێتی خواردنمان فێر دەکا یعنی دەفەرم باش دەکانتان ئەتەکەت بێت تۆ خواردنەکە قاپێکت لەبەر دەمایە ئەتر هەر جۆرە خواردنێکە مەچوە دەستمە ژێڕ ناشرینە لەم لاول هەمان خواردنە بۆچی دەست بژێڕ ئێستا لە میوە داوانیە تۆ حەز لە جۆرێک میوەیە قاپێک دانراو لەولا هەنجیرێک لەولا بۆڵەترێک بەس برنجێک خواردنێکی تر لە بەردەماوە جوانتر و ئەتەکێت وایە ئینسان فێر ببێ مناڵەکانیش فێرکەی لە بەردەمی خۆتەوە وەردەوەردە دەست پێ بکە تۆ لەوە سێ چوار کەوچکە پێ بخورێ بە هەموو برنجەکە یان هەموو خواردنەکە تێک هەڵ نەشێدرێ ئەوەی کەمایەوە بە پوخت و خاوێنی هەڵگیرێ یان کەسێکە لەگەڵ تۆدا لەسەر مێزێک نان دەخوا بە ئەوش لە بەردەمی خۆیەوە تۆ دەست بە بەردەمی ئەو کەوچکە هەیە یعنی بێز دەکاتەوە لە کەسانی تردانەکەی لێ ناخورێت بە ئەتەکێت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەو بابەتەدا فێری ئەتەکێتی خواردنمان دەکا ئەوەی خواردمان لە بەردەمی خۆمانەوە بەرامبەرمان عەزێر نادەین و ئەگە بە تەنیاش بووین ئەوەی دەستمان لێ نەدا بە پوخت و خاوێنی بمێنێتەوە بۆ ژەمێکی تر خەساری نەکەین و هەڵیگرین. مامۆستا جیاوازی چیە لێنێیان جەزاک الله خێر و جەزاکم ئەو دۆشمان ڕووکەوە بەسەر چاو جەزاک الله خێر جزاك الله خيرا أجمعين إن شاء الله. بەڵێ بەڕێزان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خوای پەروەردگار فەرمووی وعسى أن تحبوا شيئا وهو شر لكم
ئای چەند شت هەیە چەند بە ئاواتە خوازن ئێوە لە ژیانە تووشتان ببێ چەند ئاواتە خواز بووی لەگەڵ فڵان کەسە هاوسەرگیری بکەیت چەند ئاواتە خواز بووی لە فڵان کۆلێژ دەوام بکەیت چەند ئاواتە خواز بووی لە فڵان زانکۆی شارەکەتە خوێندکاری زانکۆ بوویتایە چەند ئاواتە خواز بووی لە فڵان کۆمپانیا کارت بکردایە ئەو موچە باشت بەنسیب وایە پەروەردگار دەفەرمێ چەند دوعات کرد وەهوە شەڕ لەکم بەڵام ئەوە خراپ بوو بۆ ئێوە والله يعلم چەند دڵنیاییەکی جوانە بەڕێزان ئەمایەتە والله يعلم وأنتم لا تعلمون الله سبحانه وتعالى يقينتان ببێ ئێوە دروستکراوی خوان ئێوە خۆش دەوێ الله سبحانه وتعالى جل جلاله دەزانێ وأنتم لا تعلمون بەڵام بەخوا ئێوە نازانن والله ئێمە نازانین ئێمە یەک چرکە ساتی بەردەمی خۆمان نابینین هیچ کات پەردەغەیبیەکان بەس خوا ئاگای لێیانە بۆیە بەڕێزان با گەشتبین بین بەژیان والله يعلم وأنتم لا تعلمون پەروەردگار دەزانێ و ئێوە ئاگاتان لێ نییە بۆیە بڕیارەکانی پەروەردگار ڕازی بن والله ئەوەی کەوا داوای دەکەی بەنسیبت ببێ کۆتاییەکەی بە چاوی خۆت شەڕ و خراپە و نەهامەتیەکانی دەبینی و پەشیمانی ڕوت تێ دەکات پەیوەندێکی ترمان لەگەڵا باوکی محەممەد فەرموو قوربان السلام عليكم دایکی محەممەد خوشکی بەڕێزم فەرموو وەرە السلام عليكم مامۆستای بەڕێز باش مامۆستا خوا لە ڕازی بێ دایکی محەممەد خوشکی عزیزم بەدامەکەم مامۆستا بەڕاستی دڵخۆشین بە زۆر سپاس یعنی ئەمن زۆر لە تاقیکردنەوە دامان خوای گەورە الحەمدولله کوردستان يعني 6 كوريداني بينتي لسان معلوم كمان ما مسجل يعني خوا هدايات وأشي معلوم كمان دور پیغمبري دور يعني دوري بنتي كلمة ما مستقبل بلام أتو الحمد لله صفات تاج خواك مع إن قناعة بهم كستشديني بهم تاقي نوال دور الخوش من ما مستقبل يا ربي خوالي راضي بدايك محمد فرمود بينش كرم لدز داو يقدانا معوا ليش أنا ما مستلوخ مخفضة ما مستزور خم بارك كدينا ما مستقبل أم قرأت شكر ساغ السلامة يا استوي كماوا بخوي ساغ السلامة كيفية لا والله يعني ساغ سلامتني بس برين عقل شيء الحمد لله من داري وأنا كم بستقبل كلام مثل ما مستأول يعني براسي خمبار مكاسب يعني سنبختنا كمان مستأخو بس كني ما بس تشاو تاكي محمد إن شاء الله بس تشاو يا ربي خوا أولادك كاك محمد بو تمندريش كا إن شاء الله توش دايكي جزور باش دايبو أو خوي أولادي صالحة بس تشاو يا ربي خوشي برزم خوا قداش داتو بس تشاو خوشك كاله بالله السلام عليكم مامۆستا. عليكم السلام ورحمة الله وبركاته خوشكي بريزم سلامتتين مامۆستا باشی الحمد لله سپاس دەکەم دادەگیان خۆی گەورە چاک بۆ هەموو لایەک مام بکە سلامەتی مامۆستا دوو پرسیارمەیە بەس چاوان فەرموو مامۆستا پرسیارێکم نوێژی نیوەڕۆمان زۆر تاخیرە بێ بەهۆی چیەوە دادەگیان والله بەهۆی ئێوە باوکم نەخۆشە حتا دەستنێژی پێگرینی خەمە سەر جێگەی خۆی و نانیە دەبێت نوێژەکەمان تاخیرە بێ بەس چاوان ئینشەڵا قسەت لەسەر دەکەم بەسەر چاو بەتابەتی نوێژی نیوەڕۆمان نوێژەکان ترمان باشین بەسەر چاو پرسیارەکەی ترە مامۆستا پرسیارەکەی شمەیە لە کاتی نوێژکردنە کاتێکە کەم باشم دۆمڕەکات ناتوانم وەستمەوە لە ئێش پشتم ئەڵێن تو گەنجی نابێ بەدانشتەوە نوێژکەی ئاخرێ پشتت دێشێ چۆکت دێشێ بێتاقەتێکت چییە وڵام مامۆستا بۆی لای کێوێ پشتم دێشێ بە چاوان بەسەر چاو وڵام مامۆستا گلەیەکشمانەیە خودبەی جەمەکانەکەی دوعا بۆ کچەکانمان ناکەی والله حق خۆتانە ڕاست دەفەرمووی سوپاسی بیرهێنانەوەکەت دەکەم ئینشاءالله دەبێ زیاتر دوعای خێر بۆ هەموو خوشک و کچەکانی خۆمان بکەین بەسەر چاوان دادەگیان هەموو قوتبەکان دوعامان بۆ ناکەی هەر دوعا بۆ شتی ترەکەی بۆی نایکەی قسەکە زۆر جوانە دوعایەکی زۆر ڕێ هەموو کچەکان کچ و خوشکی منن ئینسانیش دەبێت هەمیشە دوعا بۆ کچ و خوشکەکانی خۆی لە وتاری جومعەدا بکە بە بیرهێنانەوەکە زۆر سپاست دەکەم بیرهێنانەوەیەکی جوان و دڵنیات دەکەم بەیانی ئینشەڵڵا گوێویست دەبی سەلامەتی مامۆستا زۆر مەمنون خوا لە ڕاستی بێ خوا ئاگادار بە خوشکی بەڕێزی من دادەگیان خوا لەگەڵ پەیوەندی ترمان کاکە دیار فەرموو بەڕێزم السلام عليكم مامۆستای بەڕێز عليكم السلام ورحمة الله کاکە دیاری زۆر بەڕێز و خۆشەویست و عەزیزم مامۆستا زۆر خۆشحاڵ بووم لە تەلەڤیزیۆنەوە تۆم دیت و جێم نەدەنیشت و گەلە خۆشحاڵ بووم مامۆستا ڕەبی خوای گەورە تەمەن درێژکە لە بۆمە هەر بێت یا ڕەبی
زۆر سوپاسی ئەو دوعا خێران دەکەم کاکە دیاری ئینشاءڵڵا مەلایکەتی خوای پەروەردگاریش لە پشتی سەری جەنابتەوە دەڵێ ئامین یا ڕەبی خوای کاکە دیاریش مەحفوظ و پارێزراوکەی خێر و بەرەکەتی دنیا و قیامەتی بەسەرا بڕێژی. قوربانت بم مامۆستا دەستت خۆشی بەڕاستی لە پێناوی خوا زۆرم خۆش دەوێت. خوای گەورە پاداشت بداتەوە ئینشاءڵڵا هەردوو لامان لەو کەسانە دەبین کە لەبەر خاتی خوا یەکترمان خۆش دەوێ و خوا لەژێر سێبەری عەرشی خۆی لە قیامەتا کۆمان کاتەوە. سوپاس دەکەم کاکە دیار. سپاس دەکەم مامۆستا وەڵی پرسیارێکمان هەبوو. پرسیارەکەت لەسەر سەرم. مامۆستا ئێستا حەز دەکەم زۆر قەلبم کردی کە تەلەڤیزیۆنەکەی خوا کچکە بە جێم لێ نەبتەوە ئێستا مامۆستا بوو بەرەت خوا. نەچاوەکەم فەرموو عەزیزم. مامۆستا حەز دەکەم ئێستا زۆر تەمبەر بوومە ئیشم پێ ناکرێ یعنی دەستمە ئیشێ سەعاتێک دەستم دێمەوە دەڕۆم دەستم سەعاتێک دێمەوە ماریان جار وایە ناسمە ئیشێ قەلبم زۆر تەمبەر بووە دەرێ مۆڵە خوای گەورە شتەش بەمدایە خانیم هەیە کارم هەیە بەسە زۆر حەز دەکەم زۆر تەمبەر بوومە نازانم هۆکارەکە چییە هۆکارەکە خەتای خۆمە. کاکە محەممەد کاکە دیار ئیشەکەت چییە بۆ منە چی لە بازارێت چ دەکەی؟ ئیشی تەکسی دەکەم بەخۆزانین تەکسیز بە کەیفی خۆتە لێ نەبی ناچێت دەرێ. ڕاستە بەسەر چاو قسە لەسەر ئەوە دەکەم کە بۆچی جاریوا بێتاقەتی حەزت لە کەسابەت نییە یان حەزی پێ ناکەی لەشت پێی تەمبەڵ دەبێت بەسەر چاو قسەی لەسەر دەکەیت. مامۆستا پرسیارەشکەش بەڵێ بشم بورێت خوا خێزانەکە ماشەڵڵا هەندێک جار هەیە دری تون دەبی لەو گۆڕە ئەگەر هۆکارێک شتێکمان پێ برێت لەخوا بە زیادی لایانی دینیەشی زۆر باشە بەڵام شەوان کتێک درەنگ خەوی لێ دەکەوی. بەڵە شان درەنگ دڵی ئەوە مەسافەیەکی وای دڵتەنجەکەی چەندێک دەبێ وایە بۆ نمونە مانگێکە هەفتەیەکە دوو هەفتەیە بەرەو ساڵ دەڕات دەمێکە وایە کاکە دیار سارێک زیاتر دەبی ساڵێک زیاتر دەبێت نەتان بردوێتە دکتۆری نەفسی ئەوانە دکتۆری دەرونی هەندێک عیلاج جوانە وەرگێ بەرێوەڵا هەموو فحص شتەکان وتیانەی کێشەی نییە و هیچ مشکلەی نییە لە ڕووی جەستەیەوە شکر کێشەی نییە ناوەڵا الحەمدولله بەسەر چاو ئینشاڵڵا لەسەر ئەوە ژۆنتە زانستی من بێ قسەی لەسەر بۆ خوشکی بەڕێ گەلە خۆشحاڵ بووم بە دیدینە سپاس دەکەم مامۆستا سپاس بۆ جەنابیشت کاکە دیار خۆی گەورە شفای خوشکی بەڕێزیشم خێزانی بەڕێش بدە عەلەیکم السەلام و ڕەحمەتوڵڵا عەزیزی دڵەکەم. دایکی هەرمان خوشکی بەڕێزم فەرموو. بەڵە فەرموو. ئەلۆ بەڵە فەرموو دایکی هەرمان گوێبیستی جەنابتم. مامۆستاگیان چۆنی باشێ؟ خوا لە ڕازی بێ خوا سڵاوی خواتان لەبێ خوشکی بەڕێزم جەنابتان شکر باشن الحەمدولله. دێوەی بیەخوا مامۆستاگیان پرسیارە بە چاوان فەرمودا دەجێن. مامۆستا ئێمە کرێچین لەگەڵ ماڵەکە لەسەرەوە بەڵێ ینی خراپە زۆر ینی هەتا چاکەی لەگەڵکی زۆر خراپە دەمی پیسە قسەی زۆر زۆر ناشرین ئەکا بەوەشەوە ناوەستێ ینی ئەچێکە جاری وایە من لەگەڵ مناڵەکان قسە ئەەکەم یا لەگەم پیاوەکەم قساکەم سەوتەکەم تەجیلەکە ئەینەری بۆ مێردەکەی ئەڵێ ئەها جوێنم پێیا و قسەمان پێڵێ هەموو جاری مێردەکەی کاتە سەر ئێمە بەوەشەوە ناوەستێ مامۆستایانی ئەگەر قسەی ینی بوختانی وە ئاکاڵێت ئەی بیشە قسەکەم ئەڵێ تۆ ئەزانم ڕۆژی پەنجا پیاوە بیتە ژوورەوە ئەزانم تۆ خەریکی خراپەیت ئەوەیت ینی بوختانەکانی زۆر زۆر گەورەیە من نەتوانم چی بکەم بەرامبەری. ئێستا خوڵامی شەڵات لە درێژەی بەرنمەکەدا دایکی هەرمان بۆ دراوسەی خراپ و کە کرێچین لە شوێنێکە و لە خانوویەکە بەیەکەوە ئینسان چی بکە لە ڕووی شەرعیەوە بەسەر چاو وەڵامت دەدەمەوە. پیاوەکەش ینی پیاوی چاکە بەس چۆنەڵێ ها ئەوەی تیژەکە تاسە دوجا پەلامار یەکیان ناوە لەگە پیاوەکەم لەسەر قسەی ژنەکەی کە درو ئەکا بوختان بەدەمنەوەکە ئەنجا بوختان بۆ خۆشم ئەکاکرانی خەڵکە خاتە پاڵم. خوشکی بەڕێزم دایکی هەرمانی شاڵا لە درێژەی بەرنمەکەدا بە ئیزنی خی گەورە بە پێی کات وەڵامێکی گونجاو بۆ خوشکی خۆم دیاری دەکەم بەسەر چاو دەستەکانە خۆش مامۆستا عەزیێتم مای نابعەکسەوە دادەگەیان خوا لە ڕازی بێ سپاس بۆ جەنابتان خوا لە ڕازی بێ خوشکی عەزیزم خوا لەگەڵ باوکی من خوا لەگەڵ وابزانم کە بە دوا پەیوەندی وەرگن چکە کاتم کەم ماوە کاکە بەهجات دوا پەیوەندی ئێمەیە. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله كاك بهجاتي خوشيست وعزيز. تمام سجان راشي. الحمد لله سپاس بخوای گەورە خوای گەورە چاک بۆ منیش و بۆ تۆش و مسلمانان بکە. والله ما مسألة في الشارع يا. بتشاون كاك بهجات. ما ويا قبلين تقريبا أنا فارد يعني رقم داية بيعويك. بلى. تقريبا 3 ساعات وابو اترا كم زياتر لا يبو
دوای پێویستم بوو داوام لێک کردەوە پێشی وت ئەگەر بەدەستەوە نییە زۆر احتیاطیە من پارەم پێویستە توام لە شوێن تری بەس تو خۆت نەکەم نەوەتارەکە برێنی وەکو زەست ناخەمە سەر پارەکەم ئینا بەدەستمەوەیە ئەدەمەوە پارەکەی دایەوە پێنجسا لەگەڵم قسە ناکە تقریبا ساڵێکی من هەر هەموو شوێشیم کرد و سەلامیشم لێ کرد و زۆر احتیاطی حەت ئەمەنە دوورکەوتە سا پیاڕازم دەوت ساڵگەی ترێ بینوە ڕۆ کاتەوە لا من پیاڕاز بە سەلامی لێ ناکەم اینجا من وێن تاوانبارم منەوە یان نە من هیچ کێشەیەکمیشی ساشە لەگەڵیان هەیە ساشە خۆشمەوێ بەس ئەو هەر ڕوە کاتەوە لاوە منە سەلامی لێ بکەم وەم دینیە ڕۆ کاتەوە لاوە بەسەر چاو پرسیارەکە جوانە بەسەر چاو کاکە بەهزە گیان بەسەر چاو ئینشاڵڵا وەڵامێکی پێویست دەسە ئەو بابەتی تۆش قسە دەکەم ئەوەکەمی مامەساجیان سەرکەوتوی ئینشاءڵڵا تۆش جەنابی سەرکەوتوی خۆپاداشتاتە بخوا لەگەڵ بێسەرچەند کاکە بەهزە گیان عەزیزی من خوا لەگەڵ بە قوربان خوا لەگەڵ بەڕێزان پەیوەندیەکانمانی تر ناتوانین هیچتر وەرگین داوای لەبوونتان لێ دەکەم بۆی کاتیش بمێنێتەوە وەڵامێکی گونجاوتان بدەمەوە دەستمە سەر وەڵامەکان پەیوەندی یەکەممان خوشکەبیان ڤیان فەرمووی 2 ساڵە وازم لە خوێندن هێناوە لە قۆناغی بنەڕەتی واتە نوێی تەواو کردووە 2 ساڵە وازم هێناوە دابڕاوم لە خوێندن دەمەوێت لە ئامادەیی لە دەوە دەست پێ بکەمەوە بەڵام بێتاقەتم قەلەقم دڵتەنگم خوشکە ڤیان یەکەم بەڕاستی بڕیارێکی زۆر گونجاو و چاکت داوە 2 ساڵ هەر هیچ نییە بۆ دابڕان لە خوێندن هەیە 10 ساڵ وازی هێناوە دواتر دەچێت دەست دەکاتەوە بە خوێندن من نمونەی واقعیم لایە نامەوێت ناو بێنم بەڵام خەڵکانێک هەبوون لە قۆناغی بنەڕەتیدا ئاوا وەکو تۆ لە جەنابەت لە نۆ وازیان هێنا یعنی لە قەدیم وازیان هێناوە لەم ساڵانەی دواییدا هەر بە ئیمتیحانی خارجی الحەمدوللا چوونەوە ئیمتیحانی پۆلی 10 و 11 و 12یاندا لە کۆلێجی یاسای ئێواران خوێندویانە ئێستا پارێزەرن یان هیانە لە دوای ئەوە تەمەنیشی زۆرە ئێستا خوێندکاری ماستەرە هیانە خوێندکاری دکتۆرایە ئەبێتەوە مامۆستای زانکۆ لەبەرەوە خوشکە ڤیان کە دڵی دڵم تەنگ دەبێ و یعنی حەز دەکەم ناڕەحەتم هیچ کارێک وەکو خوێندن نییە ئەگەر خوێندن پیشەیەکی ئاسان بوویایە هیچ کەسێک نەدەبوو لەم سەرزەویەدا پرۆفیسۆرێک نەبوویایە بۆیە خوێندن دەتوانی بڵی کرێکاری دەکەم کار دەکەم شت دێنم ماڵ خاوێن دەکەمەوە زۆر ئاسانترە لەسەوەی بڕیار بدەی بەیانی بچی بۆ قوتابخانە بۆ خوێندنگە بۆیە گوێمەداوە بێتاقەتێت بەس مهم وایە تۆ الحەمدوللا دڵت بە خوێندن خۆش بۆتەوە دوای 2 ساڵ واسێنان لە خوێندن بڕیارە داوە بخوێنی بە قسەی برای خۆت بکە ئەم ساڵ مەخە ساڵێککە هەر ئەم ساڵی ئینشاڵڵا خوێندن دەستی پێکردەوە بڕۆ لە ئامادەی دەوام بکە لە ئەدەبی بیان لە زانستی بەشەکەی خۆت بە دڵی خۆت هەڵبژێرە ومێدی سەرکەوتن بۆ دەخوازم ئەو دڵتەنگی و ئەوانە هەر سەرەتایەکە لەوانەیە هەفتەیەک 2 هەفتە مانگێکی ژواوی بەڵام دوایی وا لەگەڵ خوێندنەکە تێکەڵاو دەبیتەوە زۆر سەرکەوتوو دەبی دڵنیام دوا ڕۆژێکی خێر دەبێت بە پشتیوانی خوای گەورە یا ڕەبی خوا سەرکەوتوت کە خوشکەس ژاڵە فەرمووی 3 ساڵە باوکم مردووە بڕیارم دابوو لە دڵگەرمی سەرقەبران و کاتی تەعزیەوانەدا هەموو پێنجشەمەیە خێری بۆ بکەم ئێستا جاری وا هەیە لە یادی دەچێت فکری ئینسانە باڵ دڵنیاییەوە جار هەیە ئیمکانێتی مادیم نییە جاری وا مانگێکی پێدەچێت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرموویەتی ئەگەر نەزرێکتان کرد وەی تۆ وەکو نەزری لێ هاتووە بە تایبەتی دایک و باوەک یان دایک خوای گەورە لای باوکو دایکی هەموو لایەک خۆش بێ ئەوانەی کە زین و سەلامەتیان کە بەردەوام پێویستە ئینسان لە یادی بن تۆ ئەوەی کەوا خێری نێتی خێرێک تێناوەکو نەزرێک پێویستە وەفا بە نەزرەکەت بکەیت بەڵام بە پێی توانە لە شریعەتی ئیسلامان نییە تۆ بچی قەرز بکەی وڵا ئەم پێنجشەمە دەبێت ئەو بڕی کە دیاریم کردو بچم قەرزی کەم لە ماڵی فڵان کەس لە کاک فڵان کەس لە دادە فڵان کەس بەس خێرەکەەوە باوکم بکەم ئەگە ئیمکانێت هەبوو قورسایی لەسەر ژیانت دروست نەدەکرد ئینشاءڵڵا خێرەکە بکە ئەو بڕی کە دیاریت کردبوو لە ژیرفانتان نەبوو یان پێداویستیەکانی ژیانی خۆت و ماڵ و منداڵ دوای لێ دەکردی نەتوانی ئەو خێرە وەرمونە 50,000 دیاری کردبوو تۆ ئیمکانێتی 10,000 ئێستا هەیە ئیمکانێتی 5,000 لەم هەفتەیەدا هەیە لەم پێنجشەمەیە مەچۆ 50,000ەکە قەینامەکە بەڵام 5,000ەکە بکە ئیمکانێتی 2,000 تەبعەت هەیە 2,000ەکە هەر بکە لە خێرەکەدا مەبڕێ ئەگەر لە بیرت چوو لە پێنجشەمە کارێک هاتوتە پێشەوە ئاوە بێردیتەوانە ڕاز دەکەی زۆر جای مەژووامان لێدە ئەو کڕەوە شەوی جومعە وەبانی جومعەیە پێنجشەمە هیچم ئەو کارەکەم بۆ نەکرا قەیچەکە لە ڕۆژی شەمەدا ئەنجامی بدە لە ڕۆژی یەکشەممەدا ئەنجامی بدە لە ڕۆژی هەینیدا ئەنجامی بدە گرنگەوەی لەو هەفتەدا با پێنجشەمە نەبێ ڕۆژێکی تر بێ خێرەکەت هەر ئەنجامدا بێ ئینشاءڵڵا خوای پەروەردگار هەموو خێرەکان باوکت دەگەێنێ و ئەوە دەبێتە سەدەقەیەک بۆ دەفعی بەڵاو مصیبەت لەسەر خۆت و ماڵ و منداڵت و ئەو خێرانی کە تۆ بۆ باوکتی دەکەی دڵنیا بە منداڵەکانشت لە داهاتوودا خێر بۆ تۆ دەکەنەوە ئەوە تۆیان لە یاد دەبێت خوا خێرەکان قبول کا و بیگەێنێ بە ڕۆحی باوکی خوا لێ خۆشوت فەرمووت بۆ چاوەزار چی بکەین
دادەگیان بۆ چاو نفوس بۆ ئەوەی کە کوردەواری پێڵان چاو و زار حەسوودەکان چاو پیسەکان دەم خراپەکان تەنها یەک شتان پێ دەڵێم مەچۆ بۆ لای نوشتەنووس و مامۆستای بەڕێزی ئاینی و شێخی فڵانی و نوشتەیەک بەخۆ تاکە ئەوانە ناوێ ئەوەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فێری کردوین و دڵنیا بە منیش خۆم هەر ئەوانە دەخوێنم هەموو بەیانیەک دوای نوێژی بەیانی سێجا سوڕەتی قل أعوذ برب الفلق قل أعوذ برب الناس قل هو الله أحد بخوێنە فوو بکەنە و دەستەوە بەسەر لاشەی خۆتدا بەسەر ماڵەکەتدا ئۆتۆمبیلەکەتدا دوکانەکەتدا کار و کەسابەتەکەتدا منداڵەکانتدا بڵێ یا ڕەبی خوای پەروەردگار پەنات پێدەگرم بمان پارێزی لە شەڕی هەموو چاوێکی پیس لە هەموو شتێکی ژەهراوی أعوذ بكلمات الله التامة من كل شيطان وهامة ومن كل عين لامة دعای پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ خۆت و ماڵ و منداڵتی بخوێنە ئەگەر بۆت خوێندرا ئەوا لەبەریکە دوای ئەو سێ سوورەتانە أعوذ بكلمات الله التامة من كل شيطان وهامة ومن كل عين لامة پیغمبر صلى الله عليه وسلم بسر حضرت حسن و حسين ياخوان وفرموي كاتي خوي إبراهيم بابا قورمان بسر إسحاق و إسماعيل ياخوان دوا بوي خوالت شاو نفوس و بيس ولا بيودانش تي جهراوي بيان بارزي ولا شر الشياطين و جنوخي خراب بيان بارزي أون دي يقينت هبت تادس شكاتي شو خوال لهمو شاوكي بيس و خراب يقدر بارزي مغربان دوای نوێژی مەغریبیان کاتێک چوویە سەر جێگای خەوتن سێجا سوڕەتی فەلەق و ناس و ئیخلاص بخوێنە وهروها دیسان سێجا بڵێ أعوذ بكلمات الله التامة من كل شيطان وهامة ومن كل عين لامة ئەگە بە جەماعەت بۆ خێزانەکەتان هەموو دەتخوێن ئەتوانی بڵێ نعوذ بكلمات الله التامة من كل شيطان وهامة ومن كل عين لامة ئەوە ئیتر دڵنیا بە هەموو چاوپیسی ئەم سەرزەوێ لە تۆ کۆ بکەنەوە نەخۆت نە ماڵت نە منداڵت ئەوەندە بە یەقینەوە بیخوێنە وەکو هەزاران فیشەک بێ بۆ درعێک نایبڕێ دڵنیا بە خوشکە تەلار فەرمووی پرچ هەڵوەرین مامۆستایەک دوعای خێرا بینووسم لەبەری کەمدا دەیگیان پرچ هەڵوەرین و ئەوانە نە ئاەتێک هەیە و نە حەدیثێکی پێغەمبەر هەیە صلی الله عليه وسلم ئێمە دوعاکانی خۆپارێزیمان هەن وەکو فەلەق و ناس و ئیخلاص سوڕەتی فاتحە ئاەت الکورسی لە دوای هەموو نوێژێک ئەمە خوای ئینشەڵڵا لە هەموو نەخۆشێک دەمان پارێزێ بەڵام کەسێک قژی هەڵوەری بەڕێزان قژ هەڵوەرین خوشکە تەلاریوان هەموو خوشکانی بەڕێز برایان قژ هەڵوەرین پەیوەندی بەوە نیە بە دوعا چارەسەریکردن قژ هەڵوەرین پەیوەندی بە کەمبوونەوەی ڤیتامیناتەوە هەیە ئاڵوگۆڕی هۆرمۆناتەکان لە جەستەمانەوە هەیە کەسێک قژەکانی هەڵوەری ئاسایە قژی منیش هەڵدەوەری هی تۆش ئەگەر کەمێک بوو هیچ نییە مەیکە بە قەلەقی ئەگەر زۆر بوو قژەکە بە تەواوەتی هەڵدەوەری و دەڕوتایەوە پێویستە پشکنینێکی خوێن بکەی بۆ خۆت بزانی لەوە چێ هۆرمۆناتەکان ئەمە ئیشی مامۆستای ئاینی و ئەمە دوعاکانمان پێمان دەڵێ بڕۆ فەسئەل بیهی خەبیرا لە پسپۆڕێکی بواری پێز بپرسە پشکنینت بۆ بکە ڕێنماییت بکە لەوە چێ جۆری شامپۆکە کە بەکاری دێنی جۆری سابوونەکە کە سەری پێدەشۆی لەوە چێ قژداهێنانەکەت بەکارهێنانی مجەفەکەت ئەمانە هەموو کاریگەریان هەیە لەسەر قژهەڵوەرین بەڵام بە پێی چێ ئەم مامۆستای ئاینی نابێ بێڵێ ئەمە پسپۆڕێکی بواری ئەو ئیخسای نەخۆشی پێست کەەوە نەخۆشیش نیە بە ڕێنمایی دەوێ ئینشاءڵڵا چارەسەر دەبێ و قژەکانتان هەمیشەی هەموو کچ و خوشکەکانم بە جوانی دەمێنێتەوە فەرمووی جەزاک الله خەیرەن یان جەزاکم الله جەزاک الله خەیرەن لەگەڵ یەک کەستا کەسێک چاکەیەک لەگەڵ دەکات دڵی جەزاک الله خەیرەن یا ڕەبی خوا پاداشت بداتەوە کۆمەڵە خەڵکێک کۆمەڵە برایەک کۆمەڵە خوشکێک بە کارێکی جوانی دەستە جەمعی هەستاون و کارێکیان ئەنجام داوە تۆ نابێ ڕوو لە یەکیان کەی بڵی جەزاک الله خەیرە خوا پاداشت بداتەوە ئەی ئەوانی کە بۆی دڵی هەمووان ڕازیکەین و دوعای عام بکەین دڵین جەزاکم الله یا ڕەبی خوا پاداشتان داتەوە واتە ئەمان بە کۆمەڵە جەزاکم الله جەزاک الله بەمانە تەنها یەک کەس کارەکەی کردەوە برایەک یان خوشکێکە دایکی محەممەد فەرمووی پێنج منداڵم مردووە یەک دانە ماوە ئەوش جاری وا وەک پێویست گوێڕایاڵ نییە یا ڕەبی دایکی محەممەد خوای گەورە هەر دەرگاکانی جەهەنەمی هەموو لەسەر داخستۆی ئینشاءڵڵا ئەو مناڵانە شەفاعەتت بۆ دەکەن لە قیامەتە دەستت دەگرنەوە دەبەنە بەهەشتەوە کاکە محەممەدیش خوا تەمەنی درێژکا بۆت بە دڵنیاییەوە ئینسان کاتێک کە پێنج منداڵ لەدەست دەدا پێنج کوڕی دەمرێ یەک کوڕی دەمێنێتەوە ئەوەندە بەتایبەت میلەتی ئەمە میلەتێکی عاتیفی و بە سۆز و بەڕەحمین ئەوەندە سۆزت داوەتە کاکە محەممەد جاریوە لە سنوور چۆتە دەرەوە مناڵیش هەر لە مناڵیەوە ئێستا کە ژن مناڵیش هەیە ئەو عەتف و سۆزە دەقۆزێتەوە ئەزانێ ئەوەندە نازی پێدراوە ئەوەندە ڕەحمی پێکراوە ئەوەندە نازی گیراوە ئیتر جاریوان نازونوزێکت بەسەرا دەکات تۆ ئازانی ئەوە گوێڕایاڵی بێگوێیە بەڵام بە دڵنیاییەوە هەموو دایک و باوشێک باشترینیان لە منداڵەکان دەوێت منداڵەکانیش کە دەبینن دایکیان ئەوەندە بە ڕەحمە دوای پێنج منداڵ بۆی دەجێڕێتەوە تۆ پێنج برادمان لەدەست داوە ئەجا خواتەوە بۆی هێشتوینەوە ئێستا دەبێت دایکی محەممەد نازی شەش دانە مناڵ دێ بە کاکە محەممەد یا ڕەبی تەمەند درێژ بێ ئیشەڵا لێ ڕازی بە دوعای خێری بۆ بکە ئەو نازون و زۆ ئەو لار و لەوێریش ئەوە ئەوەی ئیشەڵا ناساڵحی نییە
ئەوە تەنها ئەوەیە چونکە لە دوای مردنی 5 کوڕ لەدایک بووە ئینشاءالله تەمەنی ئەوانش دێتە سەر تەمەنی ئەم خوا تەمەنی پڕبەرەکەت کە خوا تۆشی بۆ بێڵێ ماڵ و منداڵیشی ساڵح کە نەوەکانیشی ساڵح بەندایشی محەممەد. خوشکە کاڵە فەرمووی پرسیاریەکە من باوکم نەخۆش و نوێژی نۆڕوانمان بەهۆی پاکردنەوە و خزمەتی ئەوە تاخیر دەبێت. بەڕاستی ئەوە لە دوای نوێژی فەرزەوە هیچ عیبادەتێک نوێژی سونەت زیکر و تەسبیحات ناگاتە خزمەتکردنی باوکە نەخۆشەکەتان. بەنسبەت نوێژەکەشەوە کە تاخیر دەبێت نیو سعات تاخیر دەبێت سعاتێک تاخیر دەبێت سعات و نیوە تاخیر دەبێت بەڵام گرنگەوە نەگاتە نوێژی عەسر. دادەیگیان خوشکە کاڵێ هیچ ئیشکالی لەسەر نییە. وەجاری وایە ئەگە تەنان نوێژەکە ئەوەندە تاخیر بوو زانیت باوکتان دەبەنە حەمام ڕۆژە دەیشۆن لە نیوەڕۆک حەمام گەرم بووە کارەبا هاتۆتەوە ئاوی پێویست هەیە لە بۆی لەرە لە بەتابەتی لە وەرزی زستانە لە نیوەڕوا دەتانوێت سەرمای نەبێ بەرەو عەسر بیشۆن کە زانیت نوێژی نیوەڕۆ داخی دەبێت ئەو ڕۆژە هەر نوێژەکەت بەرە لای نوێژی عەسر واتە بڵێ خوا نوێژی نیوەڕۆم تاخیر کرد لەگەڵ نوێژی عەسرا دەیکەم ئەو کاتە باوکتان جوان جوان پشۆن و ئیسراحەتی پێ بکەن کە نوێژی عەسر بانگیدا 4 کە نوێژی نیوەڕۆ بە جەمع تاخیر بکە دوای 4 کە نوێژی عەسریش بکە بەڵام ڕۆژانی کە نیو سعات سعاتێ دوا دەکەوێت هیچ ئیشکالن نییە. دەفەرمووی توش پشتێشە بووم و لە ڕکاتی یەکەم نوێژ دەکەم لە ڕکاتی دووەمان ناتوانم هەستمەوە تا دەتوانی صلی قائما فەرمودەی پێغەمبەرە صلی الله علیه و سلم خوشکە کاڵێ حتا دەتوانی من تۆ هەموو خوشک و برایەک با نوێژ بە پێوە بکەین حتا دەتوانی کە زانیت بەڕاستی ناڕەحەتی کە هەڵدەستیتەوە ئازارێکت پێدەگا نابێ نوێژ و عیبادەت ئازارمان بدە. جاوە هەر کەسە لەشی خۆی بۆ خۆی بە ئاگایە ئەگە زانیت ئازارت دەبێت لە ڕکاتی دۆمەوە هەڵمەستەوە بە ئیزنی خوای گەورە نوێژەکەت بە دانیشتنەوە بکە. دەفەرمووی دوعا بۆ کچەکان بکەن یا ڕەبی خوای پەروەردگار کچەکانمان خوشکەکانمان بە بەختی باشکەی یا ڕەبی بە ئاواتی خۆیان بگەێنی هەموو کچەکان خوا لە کاتی خۆیدا بە هاوسەری حەڵاڵ شادکەی ئینشاء الله لە جوعێشا لەبیرمان ناچن. کاکە دیار فەرمووی تەکسیم هەیە الحەمدوللا ماڵ و حاڵی خۆم هەیە جاری وای حەزم بە کەسابەت نییە. برای بەڕێزم ئینە لجەسەدیکە عەلەیکە حەقا ساڵێنێکە کاسپیت کردو یا ڕەبی خوای گەورە بەرەکەتت بۆ تێبخا کاکە دیار خوا لە بەڵام موسیبەتیش لاتدا تۆ دوعای خێرت بۆ کردین دوعای خێرمان هەیە بەڵام قەت لە کەسابەت سال مەبەوە. کەسابەت شەر نییە هەر لەسەر فەقیری بکرێ تەکسی جێڕانیش بۆ خۆت هەم بۆ خۆت خێرە هەم بیکاری موسڵمانانیشی پێڕایی دەکەی زۆریش لە خۆت مەکە جارجار پشوشی بۆ بدە الحەمدوللا ساڵانێک کەسابەتت کردو جەستەی خۆشت پشو پێ بدە بەڵام هەوڵ مەدە تەمبەڵ بێ یعنی بساعت چەند ساعتێک پێش نیوەڕۆ تاخیر دێنێ چەند ساعتێک دوای نیوەڕۆ و شەویش لەناو ماڵ و مناڵی خۆتا دانیشە کەسابەتیش هەر تەواو نابێ بەڵام واسیێنان لە کەسابەتیش ئەگەر هەشت بێ باش نییە یا ڕەبی خوا بەرەکەت بخاتە کارتەوە ئەوەی جارجار تا بێتاقەدەری بەخۆ ئێمە ژوین. خێزان بەفەرمووی دڵی تەنگە ئەو دڵتەنگێت جار هەیە پەیوەندی بە نەخۆشی نەفسیەکانەوە هەیە من پێم باشە الحەمدوللا کە لە ڕووی جەستەییەوە کێشەی نییە لە ڕووی دەرونیەوە هەندێک پشکنینی بۆ بکرێت لەلایەن پزیشکی دەرون ناسەوە لەلایەن ئەو پزیشکانی پێیان دەڵم پزیشکی دەرونیەکان ئینشاءالله خێزانی بەڕێزی خواشیفای دەدا درەنگ دەخەوێت جاری وای ئینسان هەوڵ بدا لە ڕۆژان نەخەوێ وە شەویش ئینسان هەوڵ بدان نەچێتە سەر جێگا کاتێکە خەوی نایە بە خوشکی بەڕێزم دڵم ئەگەر خوێندەواری هەیە کتێب بخوێنێتەوە ئاەتی قورئان حەدیسەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم کتێبی چیرۆک و بەسەرهات شعری شاعران بیرەوەری زانایان هەر کتێبێکی پێویست و بەسوود و ئەوانە زیکرەکانیش بکە بەدەم زیکری خواوە خەول لێ دەکەوێت بەڵام تۆ دانیشی خەون نایە هەر چاوەڕێ بکەی یەکێ لەو گرفتانەی کاکە دیار گەڵی خێزانم خەوی ناکەوێت هەر کەسێ بچێتە سەر جێگای خەوتن بڵێ وەڵڵاهی دەترسم ئەم شەو خەوم لێ ناکەوێت خواکەم سەعات 12 شەو خەوم لێ بکەوێت دڵنیابێکی شەویش خەول لێ ناکەوێت دوی شەویش خەول لێ ناکەوێت زۆر جار ئێمە دەترسین ئەڵێ ئینشاءالله جارێ خەوم لێ ناکەوێت ئەم کتێبە تەواو دەکەم وەزن بەسە کتێبەکە خەول لێکەوتووە بۆیە هەر کەسێ بترسێ لە کەم خەول لێکەوتن تووشی کەم خەوی دەبێت ئەم ترسە لە دڵی خۆت باوە دەرەوە و جاوەڕێ بکە زیکرەکانت تەواوکە ئەم جا بخەوی بۆ خۆت بەسەر زیکرەکانە خەول لێ دەکەوێت یا ڕەبی خوا شیفایان بدە. دایکی هەرمان فەرمووی دراوسەیەکی کرێچی لەگەڵیان بەیەکەوێنێ دووکمان کرێچین بوختانمان بۆ دەکا خراپە لەگەڵمانە خوشکی بەڕێزم دوو چارت هەیە چاری یەکەمیان کە لە هەمویان باشترە واللهی بڕۆ خێمەیەکەوە ئەو خانۆ بەجێ بێڵە خوا نەخواستە باوەڕتان هەبێ ئەمە لەوانەیە دوژمنایەتی لێ بکەوێتەوە ئینسان سەر لە ڕێی کرێچێتی و نەبوونی و هەژاری مێردەکەتان ڕۆژە یەخەیەک بگرن یا خواژن لە ماڵە دەمهەراژ نەبێ بوختان بۆ بەرامبەر نەکە پیاویش فەقیرە دەبێ بە قسەی بکە زوو بە قسەی ژنەکەی هەڵدەچێ لەبەرەوە خوشکی بەڕێزم ئەگەر ئەمە دوو هۆدەیە بڕۆن یەک هۆدەوە دوو یەک هۆدە نەبوو بڕۆن خێمەیەک هەڵدان بڕۆن ئەشیاکانتان لەسەر جادە دانێن و ماڵەکە بەجێبێڵن حتا ئەو مەسافێژ ئەو دەرفەتەتان بۆ دەبێت و لەو خانوو دەڕۆنە دەرەوە دەمی خۆت بگرە بڵێ من هیچ قسە ناکەم
یا ڕەبی خوای پەروەردگار ئەم ئافرەتە حواڵە بە تۆ بێ خوایان لە کۆڵمانی کەیتەوە بەرامبەر خۆشی وامەڵێ بڵێ خوشکی من هەرچی دەڵی تۆ بڵێ منی صائم وەکو پیامبەر فەرمووی بڵێ من بە ڕۆژوم دەمم ناخەمە دەمی کەسەوە با مێردەکەشت منداڵەکانیشت تووسی موسیبەتێک نەبن ئینسان سەر ڕای کرێچێتی و نەبوونی و هەژاری ئەم جەستوشی موسیبەت و دوژمنایەتیش ببێ بەڵام بە قسەی برای خۆتان بکەن لە بەیانی زووتر نییە دوو هۆدە بکە بە یەک هۆدە یەک هۆدە بکە بە خێمەیەک و بەس ئەو خان و ئەو ماڵە بەجێ بێڵە تازیەوە بە خەڵکی یەکتر نایەن بەڵام حتا ئەو کاتە دەمی خۆت بگرێ بە قسەی برای خۆت کە هیچ کات جوابی وەڵامی إذا خاطبهم الجاهلون قالوا سلاما خوا دەفەرمێ ئەگەر نەزان نەفام دەمی لێ کردەوە و هەڕەشەی لێ کردو بوختانی بۆ کردی بڵێ من دەمی خۆمدا دەخەم قەت وەڵامی تۆ نادەمەوە کاکە بەجە دۆکو دوا پەیوەندی فەرمویان زۆر رەقەمدا بوو بە پیاوێک دوای 3 ساڵ داوام لێ کردەوە وتم ئیحراجیشم ناکەم وتی نا هەر دەدەمەوە ئێستا لەسەر پیاوەتیش مەرحەبایم ناکە بەداخەوە ئەمڕۆ وای لێ هاتووە ناڵم وای لێ هاتووە ڕەن بێوانە کەم بن چاکەکان زۆرترن با خەڵک لە قەرز نەترسێ کاکە بەزەتوێ خوا دەستت خۆش بێ خوا ماڵ داواکە ئیشەڵڵا ئەو یان زەوەرەقەیە هەمووی بە ئیحسان ڕۆیشتووە و تۆ ئیحراجت نەکردووە نەدوو تۆ بڕۆ بۆم قەرزکە یان هەر ئەمڕۆ دەمەوێتەوە یان بەیانی دەمەوێت مۆڵەتت داوە خۆشی هێناوێتەوە ئێستا کە ئەگەر هۆکارەکە ئەوەیە بەڵام من کاکە بەهجەت پێم باشە کە جەنابەت چەند جار مەرحەبایت کردو ڕۆژێ ئەم جاریان مەرحەبایەکی گەرمتری بکە یان لە پێناوی خوادا کاکە بەهجەت بڕۆ سەردانێکی بکە و شەو چایەکیشی لە ماڵ بخۆوە بڵێ کاکە فڵان کەس وەڵاهی نازانم ماوەیەکە ئەبینم وەکو پێویست ڕوومان لە یەک نییە وەڵی من هیچم لە دڵانێت تۆ وەکو ئێستا باست هەب لە ئازیزەکەی جاران و خۆشەویستەکەی منی وەڵی بە ئەم برایەتێمان ئەگەر لەسەر پارەیە کوڕی 11 ڕەقەیتریشت دەدەمێ بە قوربانی تۆ بێ من دڵنیام بەس ئەوەندە بچێ ماڵی ئەو دوو سێ کەلیمەیە بڵێ ئیتر بەسیەتی ئەگەر سەر ناوەتی هیچم نێ و کەچی دوای هەر بینی دلوتەلایە تۆ تەنان دەگە سەلامیشی لە نەکەی دوای ئەوە هیچ گونەهبار نابی بینیتی و خۆی لێلادای ئتر بڕۆ بەلایە تێپەڕ بە و قال و سەلامە سەلامی خۆتی لێ بکە جوابی دایتەوە یان جوابی نەدایتەوە گرفت نییە بەڵام بە قسەی برای خۆت بکە کاکە بەهجەت ئەم سەردانی ماڵەوەی بکە و بە ڕووی خۆش و دڵی خۆشەوە پێی بڵێ حەز دەکەم برایەتیمان هەموو دنیا بە قوربانی برایەکەی خۆم بێ کاکە فڵان کەس بێ با ئەوە لە سەماڵی دنیای ئێستا ژیان زۆرە قەت دەدەمەوە دڵنیام ئەویش ئەگەر شتێکی لە دڵیا بێ شەیطان ناهێڵێ ئەم برایەتێ بتەو بێ ئێوە شەیطان بە نەفرەتکەن و تۆ دەرگای دەست پێشکەری چاکە بکە خوا یارمەتی هەموو لایەکمان بدا بیدەرانی بەڕێز کاتەکەمان تەواو بوو داوای دوعای خێرتان لێ دەکەین و دوعای خێرتان بۆ دەکەین داوای لێبوردن لەو بەڕێزانە دەکەم کە پەیوەندیەکانمان بۆ وەرنەگیرە دەستخۆشیش لەوانەیە کە ئەم پرسیارە جوانانەیان کردن و ئێمەش قسەیەکی خێرمان کرد خوا بیکا بەمای سوود بۆ منیش و بۆ ئێوەش دەستیاوکارانم لە بەشی کامیرا و کۆنتڕۆڵ و هەموو ئەوانەی ڕووناکی خۆش بێ کە بەم بەرنامەیەوە ماندوو بوون خوای گەورە ماڵی خاوەنی کەناڵەکەش ئاوادان کە کەم دەرفەتەی بێمە بەخشیوە سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته